ئازیزان خۆشەویستان سڵاوتان لێبێت. زۆر خۆم بە خۆشحاڵە زانم جاریش دراتمەوە خزمەت ئێوەی خۆشەویست لەگەڵ مامۆستا حسێنی زۆر عەزیز یەخوا بەخێر بیت. قوربان و ئەحواڵە باشە شکر. باس مامۆستا زۆر سپاس بۆم دەرفەتەوە بزانم ئەماوەی چاکی لاکتەکەین و لە کاتێک خۆم خۆش چاوەکەم یەخوا بەخێر بێ چاڵان نتیجەیەکی ئینشاءالله. مامۆستا بەرنامەی پێشوو باسمان لەوە کرد کە حەزەکەین تۆزە پرسیارەکان بەلای تایبەتی ئابڕۆن، تۆزە ئاواز لەو بابەتی زانست و فیزیا ئەوانە یەک تۆز دوورکەوینەوە لێ دەست پێ بکەین. مامۆستا حەزەکەم بەوە دەست پێ بکەم خۆت وەکو سەربازێکی ون نابینیت لەم بینەیە کە بە حکمیەوەی دۆزەرەوەی چەمکی نێرگزی لە ناو کۆمەڵگەی کوردیە هیچ حەقێکت نەخوراوە؟ نا هەر کەس هەستکە حەقی خوراوە ئەوە تۆز جۆرە نێرگسیەتە. تۆ هەست بە حەقورانی خۆن ئەکری حەقە بخورێ، بەڵام مەگە وەکو نەخۆشی هەمیشە لەگەڵ تا بڵێ حەقیان خواردم مافیان خواردم لەوێ ئەویان لەگەڵاکردن بەردەوام لێی بیتەوە ئەمە ڕێک نێرگسیەتە، ئەمە دەرکەوتەیەکی نەخۆشی نێرگسیەت کوڕزانەوەیە. نامەوە هەستم قەت نییە و هەر کارێکی شەکەم ئەسڵەن چاوەڕوانی هیچ ناکەم هەروە بوو. مامۆستا دژایەتی و ناکرێ هیچ لەلایەن هاو پیشەکانتەوە لەلایەن بەنەدا هەستەکەم بەشێکی بەخێڵیە بەشێکی تریشی یاری پێدەگاتەوە دوور و نزیک بەڵێ بەشێکی بەخێڵیە بەشێکی ئایدۆلۆژیکە چونکە من لە نێرگسیەتەیە و نێرگسیەت لەنەوە ئایدۆلۆژیەکانش زۆر جوانجێ خۆی کردوێتەوە کە باسی نێرگسیەتەکەم زۆر کەین ینی بڵێن ئەو ئایدۆلۆژیانە کە لە مشتەمەکە ئێمە هەیە پڕ لە نێرگسیەت جا ئەوەیە لەو جیهاتانەوە لێمە درێ بەڵام ئەسەن گوێی نایەمێ ئەسەن گوێ نامێنی بە ینی خۆم بڵێن هەر ڕووم لە پێشە بڕواکەی قەت بیرەوەریم نییە بیرۆری ناگەرمەوە لەگە هەر کەس یاخساکەم باسی وەسی حاڵیەکەم یا باسی داهاتووەکەم باسی ڕابردوو ناکەم باسی ڕابردوو زۆر کەم باسی بیرەوەریەکەم ینی مەسەلەن بەخۆش و ناخۆشیشەوە بەخۆش و ناخۆشەوە ئەسن لا من مهم نییە ڕابردوو تاسیری خۆی داناوە تاسیری خۆی لە ئەمڕۆ داناوە ڕابرو تأثیر خۆی ئەمڕۆ داناوە داهاتوو دیار نییە بەس ئەم ساتێک ئەم ساتت داهاتوو دیاریەکە ئەم ساتی توێ داهاتوو دیارەکە ڕابرو ئەم ساتی دیاری کردووە چاکە بە خراپ ئەم ساتە داهاتوو جامە بە شیعار نییە ئەمە هینە جۆرە پەروەردەیە کەس ئەو کەسە چەندێ لە ژیانیا مەسەلەن بڵێن خێزانەکە هینیان دابێتێ حڕەتیان دابێتێ گرنگیان پێدابێ ینی مەسەلەن ئەو شتە چەندێک لە ژیانی حڕ بوو بێ ینی جیهانی جیانی مناڵیە لێمە مناڵی زۆر گرنگە ئەوە گەڕێتەوە بەو شتانە بەڵام کە تۆ بەردەوام بکرۆزیتەوە حەقە خوراوە مافە خوراوە ئەمە بەڕاستی نەخۆشیە. تۆ ماشاکە ئەوانەی کە زۆر لە مجتەمەعەکە خۆن ئەوانەی کە زۆر لە کۆمەڵگەکە خۆن ئەوانە زۆرتر ئەکرۆزێنەوە بزەبێت بچۆ بۆ لە سەرمایه‌دارەکە بچۆ بۆ لای پزیشکەکە بچۆ بۆ لای مهندسەکە ئەوانەی کە میلیۆن داهاتیانەیە ئەوانە زیاتر ئەکرۆزنەوە لە کەسێکە مەزەلەن بڵێن بەڕاستی ڕۆژێ 20,000 داهاتەکەی بۆش بەڕێتەوە ناکرۆزێتەوە ئەوە نەخۆشی نێرگسیەتە. ینی بەواتای شتر ئەتوانین وای لێ بکەین بڵین کاتێک باسی نێرگزیە دەکرێت ئەو کەسەی کە تەشەنوجی پێیەگرێ بە کوردیەکەی خۆمان ئەو کەسە سیفاتی نێرگزیەکە زیاترتیایە؟ بەڵێ ینی کاتێک سیفەتەکە تیانە بێ بە ئاسایی وەریەگریت و سەرە لەقێنیت زۆر جوبهاگرێ زوو جەبهاگرێ ئەوەی خۆی بشارێتەوە چکە یەکێک لە سیفەتەکە دیگە تەرسەنۆکیە لەناو شەخصیەتێکی ساخت لەناو شەخصیەت ڕاستەقینەکەی بە کۆمەڵە شەخصیەتی ساختە شارێتەوە و شوشەیەەکە بە بەردێکی بچووک هاڕاکە و ئەوەیە نێرگە زۆر ترسەنۆک ئەوەی دیکتاتۆرەکان زۆر ترسەنۆکن دیکتاتۆرێک کە تۆ مەسەرەن سەدام حوسێن دەستەخترین دیکتاتۆرە ئەو نمونەی سەقی زەرکزیەت بوو لە نەرگسیە زۆر بووینترە نەرگسیەت تێمە لە تەبەن دەرەجاتی هەیە بەس کەگەرێتە ئەو سایکۆپاو ئەو هێنە ئەوانێکی سەرۆکە دیکتاتۆرەکان نووسە هیتلێرە سەدام حوسێنە یا ئەمە یەکە مەخیرە مرد کوژرا ئەمانە هەمویان هینێنی بڵێن چۆ خۆیان بە خاوەنی ژیانی خەڵکەزانن ینی خۆی بە شتێکی تایبەتی زانانی کە لە تەرەف خواوە بەسەن پامێکی تایبەتی پێەیە بەس ماشاکە ئەو دیکتاتۆرە تماشا کرد ئەوە ترسەنۆک بوو ئامادە نەبوو بمرێ بەناو کونێکە هێنیانە دەرەوە سەربازێکی ئەمریکەنە کونێکە هێنایە دەرەوە تەبعاً هاتە دەرەوە دوبارە لە دادگا تماشا دەکرد ئەمە چونکە هەستیا کرد دەوروبەر لێ ترسن وەرە دەرەوە خەڵکێکی بانگیان نەکرد مەژە کرد دادگا هەنە دەرەوە بە شێر
سەحاکەم ڕزگار زۆر باسیەکە کە چۆن کەسایەتی بۆ کە مەسەڵەن لە بەردەم کامێرات چۆن بوو کە کامێرا کوژایەوە چۆن بوو یعنی هێشتا لەبەر چاوی خەڵک ئەمە نمونەی زەخی نێرگسی ئەوەیە کە نێرگز مەسەلەن تۆ مەشاکی لە سیستمی دیکتاتۆریە خەڵێکی زۆر لەسەر قساگرن لەسەر ڕخنە لە دیکتاتۆرەگرن چونکە دیکتاتۆر بە بچووکترین ڕخنە هاڕاک ئەتر ئەمە دیکتاتۆری گەورە من بەس ئەمە هەر بۆ نێرگسی ئاسایش وایە چ ژن بێت پیاو بێ لە ژیانی خێزانیە ئەوەیە کە باوکێکی دیکتات باوکێکی نێرگس لە ماڵا قەت ینی بڵێن مەزای ڕخنەگرتن لە خۆی نادا ینی مەسەلەن پەنابە بۆ سەرکوتکردنی ماڵ و بناڵەکەی بۆ زۆفەکان نەخاڵە لاوازەکانی خۆی بشارێتەوە یا مەسەلەن هەڕم باوکی ئەمە ڕۆژە هاو لە مناڵەکانی داهێن و باشە تۆ نەپاری نەخەرجە مناڵانە دابینەکەی هیچێکیان بۆکەی بۆ لایەنەی یە چۆن بزانم من باوکیانم ینی بەڵە بۆ ئەتیکەوەکەی ئایبەکانی خۆیت بەناو بە تونند و تیژی و هەر سیستمێکی دیکتاتۆری ئەو حاڵەتەنی هەیە چ خێزان بێت چ حکوومەت مامۆستاکەوە ئەدوێنم مطعیکی زۆری لێبینم من کەوا و معلوماتانە وەرەگرم لە بەڕێستەوە دانی پیانم ینی زۆرێک لە شتەکان من لی بێ ئاگا بووم ینی دوور بە دوور ئەم بینی نەمەتوانی ئاوایەکێک بدۆزمەوە دەست بخاتە سەرم و برینەکان هەم بۆ من هەم بۆ بینەرانی عزیز بەس مامۆستا یەک شتی کە هاتووە بە خەیاڵمان وەکو پرسیار مەسەلەن تۆ بڵین لە شوێنێک داهانیشیت ئێستا حاڵی حەزر کە من تۆ دانیشتویان لە کۆبوونەوەیەکەیان لە دەرچوونێکی برادرانەتە ئەوەنەی خەیاڵت لای ئەوەیە کە چێژ لە کۆبوونەوە دانیشتنەکە وەربگری مێشکە نات با بەرەوە ئەوەی کە مەشغوڵت کە ئەم کەسە چەنێ نێرگزیەتی تایە و چەنێ عاشق پیشەی ئێستاوام چووکە لە هیچ ناڵێم ئەم شتە من نانم شتەکە تازە نییە بەڵام من تازە دۆزیومەتەوە خۆم دۆزیمەوە لە ناوێنی بڵێن لە مجتەمەعەکەیشە زۆ نەناسراو بوو کەس نێزانانی ینی بۆ شێوە نێرجسیەت یانە زانی بە زۆری لە خۆپەرستی و ئەم جۆرەشتانە ئەیان زانی وەکو ئەوە کە بەزان و کەسە نێرجسە ینی زۆر خۆپەرستە زۆر بەنیانە زانی نەخۆشیە نازانێت دەرکەوتەکانی چۆن نییە دەروونناسەکانی زۆگریجی پێ نازانانی ینی مەسەن دەروونناسەکان بە شێوازێکی تر نەخۆشەکانیان عیلاجەکان زۆرتر پشتە بەستن بەو هینە مەسەبیانە بۆ عیلاجی مەسەلەن بڵێن هەنێ دەرکەوتەی دەرونی کە لە مجتەمەع بینە کە زۆرتر سەریشەکەی نێرگسیێتە ئێسەکانی باسەکانی زۆر جار سەیرەکەم بزانێکم لەسەرن لە هەڵسوکەوتی کەسە دۆسە سێرەکەم سکیماکانە بینم چونکە هەشدە دانە سکیمان ئەوانەن کە بڵێن ناهاوسەنگی لەو سکیمانایەکەوێ بەهۆی دەرکەوتنی نێرگسیەت و هەنشتی تریش ئێستا لەگەڵ من ئەوە دانیشتوی نیوەی خەیاڵت لای نیوە خاڵم بەدەستکار فریا ناکەم بسکانێ تۆ پرسیارم لێکەم زۆتم مێشکم بۆ مەشغوڵە چۆن بتوانم لە کەمترین ماوە لەم ماوە زۆرترین ئەو شتانی کە لە مێشکمایە و لە 2 ساڵە خوێندومەتەوە وەنووسیمە خوێندومەتەوە لەم ئەبێ بڵێم هەمووی بێنمە دەرەوە پێت بدەم ینی ئەوە ینی زۆرتری سەکانی مشکم بۆ مەش پەڕی فەخرە بۆ ئێمەڵامەسەجان دەستە خۆش ئافون کە پرسیارەکەش لەوە هاو بە حکمەوەی دۆزینەوەی خۆتە ئەشێوەکو جەرجی خۆت خۆشت بوێ ئەم دەستکەوتە با بڵین خەیاتێک بێنە ئێستا بەرەو دوورێک بێنە کە دانیشێ ئەشی قسەت لەگەڵ کات ئاگای لە گفتوگۆکەش هەیە بەڵام لەلایەکەوە لەوانێ سەیری جلوبەرگەکەت کابزانێ ئەم شێوازی دوورینەی چۆنە هەر لە مێشکی خۆیان ئەیهێنێت و ئەیبات وەکۆی پیشەی خۆیەتی منش پرسیارەکەم لەوە هادوتم ئەم دەستکەوتە بۆ تۆ وەکو جەرجی خۆ دوایە وەکو خۆشەویستێکی زۆرت باسی خۆشەویستیت کرد نێرگس کە عاشقە بێ بە یەک نیگایە تۆ درۆکە هەستێکی بۆ دروستە بێ بۆی نیگا بەواڕوە بەڵام ئەشە کەشفە لە ڕاستیە کەشفە بەڵێ دوو کەس کە مەسەرەن عاشقیەکە بن ماشنەوە پرۆسەیەکەوە تۆ پرۆسە مەسەن لە شوێنێک کۆ دەست پێەکە هەر هۆکارێکی بن شوێن کۆ دەست پێەکە و بەرە بە دۆزینەوەی یەک بەرن بڵێن بە دۆزینەوەی هەستەکانی یەک بە دۆزینەوەی ناخی یەک بە دۆزینەوەی چزانم شتانی کە لەناو مشکی بەرە چیە بن هۆگرێ یەکە بن هۆگرەکەی وایە لێ دێکە مەسانەمانە لە هەموو بارێکەوە چێژ لە یەکە بینن نەباری بیرکردنەوە باری جسمی و لە باری ڕۆحی و لە هەموو بارێکەوە ئەمەیە عاشق دروستە بێ عاشقی ڕاستەقینە ئەمەیە ینی مەسەن تۆ باوکێک مناڵەکەی کە لە بەرچاویە گەورابێ بەردەوام ببینێ مەسەرەن فانشاکە خۆی گەورەیەکە ئەکە ڕۆژ بە ڕۆشتی لێ زیاویە دایکی بینی ئەمە لە عاشقی دروستە بێ خۆشەویستێکی ڕاستەقینەیە زەحمەتی لەگەڵ کێشێ ینی مەسەرەن شەوان هەڵەسێ تای بەردەوێت و دایە بەزێنێ عرفێن ینی لەحزە بە لەحزە لەگەڵ یادی ئەو عاشق بە زەحمەت دروستە بێ خۆشەویستی بە زەحمەت دروستە بێ بەڵام عاشقی نێرگسی نە
لەپڕ هەمووی لەپڕە یعنی هیچ زەحمەتێکی يعني ئەسڵ ساسیشی نییە ئەسڵ عشق نییە يعني بڵێن زەڕا عشقە تۆ ئاوت هەیە سەرابت هەیە سوزانم ڕووبارێکی ڕوونە هەیە زێرابێکە هەیە عەبدیکان ئاون هەردیکان شتن بەس فەرقیان جوانە حەز ناکەم و پرسیارە لێ بکەم مامۆسا بەڵام وەکو تەمەن ئەگەر بگەڕێتەوە چی بە مامۆسا حسێنی 20 ساڵ پێش ساڵی نازانم بەس من 20 ساڵ پێش ئێستا لە زانکۆ بووم و بڕیارمدا بزانەکەم بچی بکەم بۆ زمانێک بۆ کورد هەوڵمدا بڵێن یەکەم شت کە بیکەم ئەوە بوو کە زمانی کوردی بکەم بە علمی تا ڕادیەکیش کردم ئەنی زۆرم نووسی ینی ئەمە ئەسە بگەرم و 20 ساڵەوە پێ بزانەکەم خەلەل چیتر هەیە لە وەختا کە مەسەلەن من بیکەم بەس لە وەختا کە من سەیرم کەم منەوە کەسێک کە مەسەلەن زانستکار بووم مامۆسای زانکۆ بووم من توانم چی پێشکەشی و مجتەمەعەکەم نەک وەکو پیشەیەکە نانی لێ بخۆم سێرگە وەکو پیشەیە من مامۆسام وەکو پیشەی نانی لێ خۆم ئەمە شادێ وەرەگریت و بە پیشە ئەوەی شتەکەدە بەس چی ئەەکەی بۆ مجتەمەعەکەی خۆت چی لەوە زیاتر چیترەکەی من لەوە زیاتر لەوە هەستم کرد کە من ئەتوانم زمانی کوردی بکەم بە علمیوە چی هەستم کرد چۆڵە کەس نییە کە مەسەلەن زمانی بە علم بە زمانی سادە دەرببڕێ من ئەوەم تا ڕادێکی زۆر کرد بەگشتی کردن ئەو مسکانێک بەرمە بۆ وەختە من پێما بێ هەرو کاراکەم مەبەستم لەوانەیە دقیقترەوانێ باشتر بە ئەزمونێکی باشتر بەسەر بۆ هەروواکەم مەبەستم 20 ساڵی ڕێک نییە با بڵێم حەز ناکەم قسێ بڵێم مامۆستا حسێنی گەنج ناڵێمێ سەپیری من چۆن بوومە فیزیایی مەشاکە من لەم ئاعدادیە هەنێک کتێبی هین هەبوون کە مەسەلەن کەسانێکی وەکو ئەینشتاین و هایزنبێرگ وەمان نووسیبیان ئەوە گەورەترین هینەکانی فیزیان ئەو کتێبانە خۆی حەزێکم و دروست بوو وەلا هەمان کاتیش مەسەلەن ناوەندیە باشێکی لە دەرسی زانستە باسێکی تیا بوو باسی هینە کرد بڵێن دابەشبوونی ئۆرانیۆمیە کرد کە چۆن ئۆرانیۆم دابەشە بێ بە دوودانە و ئەو بازی وزەی ئەتۆمی ئەم جۆرەشتانە و باشێکی دووسێ پەڕە بوو تەمەنشم تا شاید 12 ساڵەوێ شاید بڵێم و دووسێ پەڕەم 100 جار خوێندوێتەوە بەلامەوە زۆر سەرنجڕاکێش بوو یعنی باشەکە هات بەرەو فیزیا کە ئەو من ڕێگەم فیزیا بوو هاتم بەرەو فیزیا من لەکوێم لە جیهانی سیهەمم وانە لەم مجتەمەعام و من پێم وایە بە باش هاتم ڕاستە منە ویست بەسەرم بم بە یەکێ لەوانە لەو زانارە گەورانە بەس لێرەوە ناتەمەحێکی جوانە نابی یعنی تۆ لێرە بۆ لێرە نابێت کۆنێکشنن نییە ورتر مامۆسا باشاکەم تۆ ئەگە بتەوێ مەسەلەن بڵێن سیارە دروستکەی ئێدە مەزان بەرە تۆ لە سلێمانی سیارە دروستکە ئێبێ چی بکەی ئەبێ لە بنەوە دەی بۆرە سەرەتا ئاسن بتوێنەوە ئەبێ ئەوە بکەی بێنی تۆ لە کۆتاییە سیارە دروستەکەی کە لەوانە سیارە دروستکەی ها بە زۆر شتێکی ناشرینەوێ شتێکی ناشرینە بێ هەر بۆ هینەوە هەتا بۆ ئیمکاناتۆ لێرە هەتا بەڵام تۆ ئەگە مەسان بتوێ بلفە بچۆ بۆ ئەڵمان لەوێ کولتوری مەرسەدس بێنز هەیە لەسەر کولتوری مەرسەدس بێنز ئەگە توانایی هەبێ کە مەسەڵەن بڵێن ئەو فکرەت هەبێ کە توانیشتی زۆر مهم دروستکە خەریتی گەورە جوزانم شتی نوێتر ینی بڵێن لەسەر ئەو کولتورەشتی تر بینا بکەی ئێمە لەم کولتورە لەسەر ئەم کولتورە چی بیناکەین کولتورێکمانە پاشخانێکمانە وانە ئەم کولتوری زۆر زەعیفە کولتوری علمیمان پەروەردەییمان زۆر زەعیفە شتی گەورە لەسەر بینا ناکرێ بەڵام لەسەر کولتورێکی تر شتی گەورەتر بیناکرێت لەستە کولتوری ئوروپی لە علمایە بڵێن تەکنۆلۆژیا ئەمە یە فەرقەکە ئەو یە فەرقەکە مەسەلەن تۆ تماشاکەی بلپەر لە ئێران ئەڵەن سیارە دروستەکەن ئەو سیارانە کە لە ئێران دروستیەکە وەرە لەگەڵ مۆدێرنترین سیارەکان ئێرا بەراورد سەداوای کە زۆر هەر زۆری مۆنتاژە بەراورد ناکرێت تۆ لەو کولتورە ناتوانانی ئەو شتە بکەی بەڵام ئەگەر لێگەڕی پرسیان لێگەڕی مارسەدس بێنز خۆی بێ فۆرت خۆی بێتە ناو مجتەمەعەکەی تۆ خۆی بێ ئەو کارانە بکە ئەمجار کولتورەکەیشی لەگەڵ یادێ بەس خۆ تۆ بتەوێ مەسەلەن
ئێستا خۆت دەسی پێ بکەی مثلا ئەخیر مۆدێل سیارەی ئەم هەر مرسیدس بێنێ لە عێراق داینێ بەس ئیتر پەیوەندیەکانی لەگەڵ مرسیدسدا بپشرێنە خاص بۆ خۆت بێ خۆت بێ ئەمە لە کۆتاییە هەر ئەوە ئەمێنێتەوە تۆ وڵاتێک تەبێ وەکو کوبا کە سیارەکانیشی ئێستەکانی هینی ساڵەکانی 1970 خۆشی دووسیکە بەڵام ئیتر مرسیدس بێنسی مەسەڵەن ساڵی 2050 تۆ مرسیدس بێنسی ساڵی 2050 نابێ مرسیدس بێنسی ساڵی 2020 بێ ئەوەی کە لێرە هینە گرنگە تێکەڵبوونی ئێمەیە تێکەڵبوونی ئێمەیە وەکو جیهانێکی دواکەوتوو بە جیهانێکی پێشکەوتوو بە تایبەت ئوروپا ئێستا سەیریکە فەرقی بینی عێراق و ئێران و تورکیە ببینە ئەمە چییە تەنها لێرە تەنها تێکەڵبوونیانە بە جیهانی ئازاد ئوروپا کە ئاڵێن ئوروپا یعنی علم بەتە ئوروپای غەربی ژیان لە ئوروپای غەربی لەسەر علمە بە پێی علمە ینی کێشەکان لە زانکۆکانە چارەسەرە بێ لە مەکتەب سیاسی حیزبەکانە چارەسەر نابێ لە نازانم لە کلیساکانە چارەسەر نابێ لە ناو زانکۆکانە چارەسەرە گوێ زانکۆ ناڵن زانکۆ هەڵە ناکە ناڵن هین ناکە بەڵام زانکۆ مێتۆدێکە هین وەرەگرێ چی پیاڵێن بڵین چاوکراوی ئەزمون وەرەگرێ ئەزمون کەڵەکەکە تۆ 500 ساڵە لە ئوروپا زانکۆتی هەمووی هەن بەردەوام کەڵەکەکەن ئەزمون کەڵەکەکەن و ئەوەیە تۆ مەزان ئەو وڵاتانەی کە بینی کە لەگەڵ ئوروپا تێکەڵە بن پێشەکەون و ئەو وڵاتانەیش کە بڵێن لەگەڵ ئوروپا تێکەڵبوونیان یە دواکەون ئێستا من نمونەی سەق بۆ بێنمەوە لە ئێران دوبەی بەندەر عەباس ئەمە دورگەی هورمزە ئەو هینە ئەو گەروی هورمز ئەمە ئەم بەری ئەو بەری دوبەیە ئەم بەری بەندەر عەباس جیاوازی بەندەر عەباس و جیاوازی دوبەی هەر لە دوورەوە 500 ساڵە فەرقەکە چییە؟ فەرقەکە تێکەڵبوونی ئەوە لەگەڵ جیهانی ئازاد و جیهانی پێشکەوتوو و مانەوەی ئەمە لە شوێنی خۆی لە کاتێکە بەندەر عەباس شار بۆ دوبەی گەیشت نەبووە ئەمەیە فەرقەکە مامۆستا پێشبینی و چۆنە هەر لەسەر قسەکەی خۆت کە فەرمووت پێشبینی چۆنە ئەگەر لە جیلی داهاتووە باشتر ببێت یان خراپتر ببێت ئەم کرانەوەی بە ڕووی جیهانی ئازاد باشترە بێ بۆ ئێمە باشترە بێ مەسەڵەن لە کوردستان زۆر باشترە بێ کوردستان ئەم نەوەی دوای 2000 لەگەڵ ڕانێکە مەسەی بەشەوەی ئۆنلاین لەگەڵ جیهانی پێشکەوتووە بەتەواوی تێگەڵە بە تەواوی تێگەڵە ینی ئەمەلێکێ ئەمەل ناکە ئەمەلی هەیە ئەمەلێکی زۆری شەیە بەڵام دەست و پێگرتنی شەیە بڵێن ئەفون کە لە هەموو سەردەمێک کار نەبووە دەست و پێگرتن ئەخە فەرقەکە ینی مەسەڵەن تۆ با هەر هەبووە بەڵامێتە دەست پێگرتنەکە مەسەن هەبێکی دەست خۆتان نییە بەرەێکی بەدوی دەوروبەرەوەیە ینی مەسەن تۆ تماشاکە بالفەرز لە 2000 منەوە هەربا بیرکەمەوە 2000 ئەلۆ کاتۆ کە کەرکووکە ئازاد بوو 2003ەوە بەتایبە لە 2002 ئەمانە بەدواوە هەتا 2007 لە کەرکووکە گەشانەوەیەکی گەورە هەبوو گەشانەوەیەکی گەورە هەبوو هەم ئابووری هەم بەتایبەت لەو سەردەمەی کە 2011 بە 2009 بەدواوە هەم ئابووری هەم کولتوری بەڵام تماشاکەیت لە دوای 2017 هەمووی سەپەر بوو ئێستەکانێ تۆ ئەو لەو کاتە هەواڵی زۆر لە کەرکووکەوە ئابیسترا ئیشی زۆر لە کەرکووکە ئاکرا تێگەی بەد لە 2017 تۆ هیچ شتێ لە کەرکووک نابیستی ئەنی ئەمە هات پاشەکە ئەنی تێکەڵبوونی کەرکووک بە جیهانی مۆدێرن وەستا ڕاستە تێکەڵبوونی کەرکووک بە جیهانی مۆدێرن لەکەیەوە 2017 وەستا بەس لەو پێشتر تێکەڵبوون هەبوو تێکەڵبوونی هەم لێرە جاکردنەوەی عەرەب و تورکمان و کورد نییە هەمووی تێکەڵە بوو ئێستاکە تورکمانەکەش لەگەڵ جیهانی تێکەڵ نابێت هەبوو بە شوێنێکی داخراوە یعنی ئامێت دەست و پێتە گرن دەست و پێتە بەزن تو پاشاکەی مەسەر هەر لە وەختا لەو کات لە کەرکووک و خانەقینەوە زمانی کوردی زۆر گەشەی کرد بەس ئێستاکانێ مەسەلەن لە خانەقین زمانی مەکتەبە کوردەکان هەمووی داخرا ئەمەش جۆرێکی تر نەرگسیەت بەسی تر ئەمە هەیە ینی مەڵێن ئەنەجا دەوروبەر ڕێگرە لەوە کە تۆ بتوانی هەنگاوی گەورە بنی باشمە وەساتخوا بۆ جوابی و پرسیارەت بە مطلقی نەیامەوە با بۆ داسانترکەم من مامۆستا حسێنی 20 ساڵم لە بەردەمتە چیم پێ ئەڵی بیکە چیم پێ ئەڵی مەیکە ئەمە شاید دەمە قسەیەک بێ بۆ خودی خۆت بەڵام ئەشێ منی سوادی لێ بکەم کەس ناتوانێت پێ بڵێ تۆ مرۆڤێکی من بڵێم مرۆڤێکم بەس سکیماکانم کرد مەجلس سکیمامان هەیە
بڵێ پرسیارێکی 230 پرسیارە شێ بزگی 500 پرسیارە دوێ پرسیارە نادی دێتەوە ئەمجار دێنی هینەکە بۆ دەرەچێ هەنە شارتە بۆ دەرەچێ لەنەسیجۆ بۆ دەرەچێ هەش دەنە سکیماکە بۆ دەرەکەوێ یعنی کە سکیماکان ببینی زانە سکیمایەکی تایە سکیمای سەرساکەسفایە خۆ بە قوربانی کردنە ئەم سکیمات کە بەرز بێ تۆ هەمیشە مەعارەزی بۆ ئەوە لە شوێنێکە قەفڵقی مەسەلەن پارەت پێ نەمێنێ پارەکەی بە خەڵک یان ژیانی خۆت بەتەوەی تەرخانکەی بۆ کەسانێکی تر ئاڵێ چۆنە ئەوەیە ئەگە من سینەی سکیماکانە ببینم ئەتوانم پێت بڵێم تۆ چیت بەسەر دێتەنانەت بەڵام ئەو بڵم جا من نەسیحە لێرە ڕۆلی نییە بە من ناماوەسا بەخۆ بەڵێم باش نەسیحە لێرە ڕۆلی نییە حەج نەسیحەت لێرە ڕۆڵ نابینێ ئەوەی کە لێرە ڕۆڵ بینێ ئاگاییە ئاگایی لە وەسعی خۆت و تەجروبە بۆ واکەی تەجروبە ڕۆلی هەیە بەس کە ئاگا بوویتەوە لەوە کە مەسەلەن تۆ بۆچی ئیستغلالەکری تۆ بۆچی فێڵ لەکرێت تۆ بۆچی زۆر بە ئاسانی بڵێن واز شتانەیەنی کە مافی تۆیە و خەڵکی ترەی بە کاتێککە تێگەیشتی ئەمە هۆکارەکەی چییە ئەو جار ئیتر بەرەو پێشترەوە چی یعنی من ئەگەر ئەوە کاتە بڵێن بگەرمەوە 20 ساڵەوە پێش هەوڕەدەم ئەو سکیمای خۆ بە قوربانیکردنم کۆنتڕۆڵکە ژیان تاوا گۆڕیوم ئەنی ژیانی من لەسەر سکیمای هاتووە خۆ بە قوربانی کرد زۆر بکوی وایە ئێستا هەر سفرە کردوێتەوە خۆ بە قوربانی هەر هەیە بەس ئاگام لێتی کۆنتڕۆڵیەکەیت ئاگام لێتی ئاگام لێ ینی هەبوون و نەبوونەکەی هەت هەیە بەڵام کۆنتڕۆڵەکە 4 ساڵ تا دروستە بێ لێ لە 4 ساڵ لەگەڵ تا دروستە بێ هەچە لەگەڵ تایە بەڵام ئیتر وەختێکە ئەبینی خەریکی ئیستغلالەکری تر پێشتر نەمەزانی چییە ئەمەزانی ئەمە ئینسانێکی زۆر باشم بەس ناچی باش نی تۆ قوربانیت قوربانی باش نییە هەچەند بەزای ئینسانی باشن بەس قوربانین چۆن ئەو قسە لە بەرواڵت باشن بەڵام ئەخە باشە دەن چۆنە باش زمانە باشە کە تۆ کاتێ باشی کە زەربە لە خۆت نەدەی بەڵام کاتێکە لە وجودی خۆت ئەبەخشی لە وجودی خۆت ئەکرێ ببەخشی لەوەی کە هەتا بەڵێن مەسەلەن لەوە ببەخشی بەڵام کاتێکە لە وجودی خۆت ئەبەخشی ئەو کاتی تۆ قوربانیت تۆ بەخشەندە نیت بەرەبەر تیاچی بەرەو تەنیایی باڵێ مامۆسا ئەو قسانە چییە کە لە تەنیایە بە خۆت یاڵی لە تەنیایە من حیز بە خۆم ناڵێ من چەندها لە تەنیاییە من شتە خوێنمەوە بەردەوامە خوێنمەوە بەردەوامە نووسم مەسەلەن شتێکە بینم ئەی خوێنمەوە حەزم لێ خەڵکیش بیزانێ ئەوەیە یەکەم بە کوردی لە ڕشتە دو شوێنە کە لە بەردەستمەیە بڵاو یەکەمەوە ئەو ئەختە یا مەسەلەن بالفەرس بەردەوەستکانی مەسەلەن لەم ڕووداوانێکە لە دەوروبەرمان ڕوایە لە عێراق لە سووریا لە ئێران تەحلیل یەکەم من تۆزێ گەیم تیۆریۆمانم خوێندوەتەوەی تیۆری گەمە تەحلیل یەکەم بزانێکم کۆمەڵە تێهاتووی تایە هەبووی هینە مۆدلە ئەم مۆدلانە بەرەو ئەم مۆدلە کە کۆمەڵێت تۆ ئینپوتە هەیە ئەوتپوتەکەی بەرەو کوێواچی کە تیۆری گەمەیە هەموویەمانە ئەتەوە زۆر ئەوانە کە خەبەر شتا خوێنمەوە یان شتە خوێنمەوە خۆدە تەحلیلی ئەو شتانە ئەکەم وە لە کۆتاییە مەسەلەن دێم شتێکە نووسم بەڵام ئەمە ئاوای لێدێ ئەمە ئاوای لێدێ بە پێ مۆدلەیە کە لەوێ لە هینە دروستم کردو مشکی خۆمە دروستم کردو مش خۆمە دروستم کردو هێن زۆر بەم شتانەوە مەشغوڵە مشکمە شتانەوە متر ئەم مۆدلانە مەسەلەن هەنە جار مۆدلەکە لە فیزیایە هەنە جار مۆدلەکە بڵێن لە هینایە لەو گەم تیۆریایە کە ژیانی ڕۆژانەیە مەسەلەن تێنێت ماشاکە بۆ هینە هەنە جار لە بایۆلۆجیایە من مەرگ پرسیارکی گەورە بووم ئەوە بوو کە بەدوای سەرچاوی ژیانە گەڕەمسە بۆ هەین
بەپێی علم تەبان ئەو بچەند هەنە کتێبم کرد بە کوردیشە لەوانە کتێبی جینی خۆپەرستی ریچارد داوکینز بوو دێوە بڕەتی کتێبم لەسەر چووکەم علم خوێنەوەریەکەم بایۆلۆژی نەبوو ئاچە بڕەتی کتێب بخوێندەوە لەسەر ئەوە وەختاکانێ ئەو سەرنج و ڕۆی بەرە و شوێنی بەرکەوتنی فیزیا و این بایۆلۆژی ولا لە کوانتم بایۆلۆژی دکتۆرام وەرگرت ئەوختە لەویا تەبان تۆ سەرچاوی جۆرەکان کە هینەبی مەسەلەن بۆ هەین سەرەوەی ئەمە بۆ هەین من مۆدێلێکم دروست کرد بۆ چونکە شتەکان لە دیئنەیەوە دێ لەسەر جینەکانەوە دێ کە لەوێ میوتێشن ڕۆیە ئەوەیە کە جۆرەکان لە یەکتری پەراسێن جیابنەوە هەمیشە لە فیزیا شتێ بەلای منەوە زۆر سەرنجڕاکێش بۆی سادێنلی بوو لە ناکەوە لە ناکەوە لە کوانتەم میکانیکە بەتیاوە زۆر بۆ من سەرنجڕاکێش بوو لە ناکەو شتێوێ لە ناکەو شتێ ڕووبە بە هێواشیت بەلای منەوە سەرنجڕاکێش نییە لە ناکاو ئەو لە ناکاوە منێ بوو مۆدێلە بوو ئەوە دروستکەم بۆ جینێتیک دروستکەم کە چۆن ئینە لە دیئنەیە میوتێشنیا گۆڕانی جینێتیکی ڕووەیە ئەوە جۆرەکان لە یەکجیابنەوە یان نەخۆشەکان لە یەکجیابنەوە جوابی یایەوە یعنی لێرە مەسەلەن چماشاکە ئینە یعنی بڵێن شتێکمانەیە لە فیزیا بەناوی هایزنبەرگ ئانسەرتاینتی یعنی بڵێن نادڵنیایی هایزنبەرگ یعنی بوونی ژیانم سەلماندم بەستمەوە بە چیەوە بەتەواوی بەستمەوە ئێمە بۆ هەین ژیان بۆ هەیە بەستمەوە بە پرینسیپێکەوە لە کوانتەم میکانیکە کە ناوی هایزنبەرگ ئانسەرتاینتیە لەسەر کارێکی ئەحمەد زویل کە بەرەنبێ براوەی خەڵاتی نۆبێلە ئەو مسریەکە بەس لە کارێکی ئەوە هێنام ئەوم هێنا بەستمەوە بۆەوە و ئەوەم سەلمان کە گۆڕانێک کە لە ئێمە ڕوەیە ئەکرێ ببێ هیچ هۆکارەوە بەبێ پرەنسیپی ڕوەیە کە ئەو پرەنسیپە هایزنبەرگ ئانسەرتاینتی یا نادڵنیایی هایزنبەرگە کە لەویا هۆ ئەنجام پێشێ لەبێ هۆ ئەنجام کەچی هەر ڕووداوی هۆکارێکی هەیە هەر شتێ هۆکارێکی جا مەسەن بۆستیە من باس کرد ئەمە من کە دکتۆراکەم دەست پێ کرد لە مۆزوویەکی ترا بوو بەس من مێشکم بە شتێکی ترەوە مەشغوڵ بوو مێشکم بە شتێکی ترەوە مەشغوڵ بوو هێنام ئەو شتە ئەم شتامە بوو ئێمە بۆ هەین بۆ ئەمرین مانای مارگ مانای ژیان تێکە چۆنە ئەوە بوو کە ئەوەم دەگاهین کرد ئەو تاکانە هاتی دکتۆراکەم گۆڕا هەر بەرتا لە خۆی گۆڕا تۆش سەدەنلی بوو چوو بەرەوە مشتی بم ڕۆی ئێتر ئەوە بوو کە دکتۆرایە کە 8 ساڵی درێژەی کێژە بەس لە کۆتاییە شتێکم دۆزیەوە کە لە شتێک و دەستم بکڕۆشتم بۆ شتێکی تر ینی ئاوانی بشکم بۆشتانەوە مەشغوڵە ئەنی خۆت نادوێنی زۆر مامۆستا شەڕێکی شار وشتا بوو مەسیەسەکانی وەختۆ نەرگسم دۆزیەوەتەوەش نییە مامۆستا باسی وەرجێڕانە کرد قەت هەبووە لە کاتی وەرجێڕانی بەشێکە نووسینێکە شتێکە هەستکەی کە ئەو شەیەت نییە لە کوردیا ینی غەدرت لە کەلیمە ئەسڵیەکە کرد بێت زۆر چۆن حلت کرد هەنەجار خۆی تەبان کار زۆر کراوە لە حەفتاکانەوە لەسەر زمانی کوردی لە زۆکۆنەوە وەڵام کتێبم دۆزی ساڵ 1920 ماشەڵڵا سەردەمی شێخ مەحموو ئەوانە کە کتێبی علمی بوو ینی نووسرا بوون ئەلا کار بەس لە حەفتاکانەوە دوایی بڵێن حکومی زاتیەکە زۆرتر کار کراوە لەوەدا کە کورد دەوڵەت بۆ کورد چەند گرینگە دەوڵەتیش نەبوو حکومی زاتیە بوو ماوەیەکی کوردیش بوو بەڵام لێ کۆڕی زانیاری کورد کاری زۆر گەوریان کردو زمانی کوردیان تەواو بژانوێتەوە ئەوەیە کە وشەی زۆرمان هەیە بڵێن لەو کاتانە لە حەفتاکانە زۆریان داتاشیوە بەڵام مەژەکە زمان شتێکی زیندووە بەردەوامە ڕوە شتی نوێ دێ تۆ بەردەوام لەگەڵ لەگەڵ ئابدێت بێت بەڵێ شتێکی زۆر گرنگەیە ئەگەر زمان لەگەڵ علما یەک نەخەی ئەمجار مجتەماعەکە لێک جیابێتەوە بێ بە دوو کەرتێکە خۆیان بڵێن خەریکی بە زمانی قساکەن کەرتێکی تر تێی ناگا جا ئەوە گەورتنی کێشەی ساسانیەکان بوو ئەو پارتشنە ئەو بەشکردن دوگە زمانەکان وا لێ کردبوو مەسەلەن ئەو وینەکان مەلاکانی زەردەشتی بڵێن بە زمانی ئەیان نووسی کەس تێی ناگەی خۆیان نەبێ
ئەو وەختەکانی ئەوە بوو کە مەسەلەنی تر ئەوونێشان قورس کردبەوە کەس نێتوانی ئەڵێ هەر فێری بێ ئەوە پشتەوە پشت ئەوان نەکرد بوو ئەوە بوو کە مەساسە پاشاکانی ساسانی هەمویان نەخوێنەوار بوون کەسێک خوێنەواریان نەبوو و ئەوەی ئەو هینانە ئەو بڵێن مەلا زەردەشتیانە هەموو شتیان کۆنتڕۆل کردبوو وەرە کۆتەیشە ئۆپراتۆریەکە بۆ دەردەبت کە بردیان جا ئەوەیە کە ئەمەش وایە ئەگەر تۆ بڵێن بەردەوام وشەسازی علمی نەکەی ئەوجا دوو تیپە بۆ دروستە بێ لە کۆمەڵی خەڵک کە بە زمانی قساکەن کۆمەڵ خەڵک کە بە زمانێکی تر قساکەن وەلێک تێناگەن هەر ئەوە مەسەلەن قەدیمیان و مەسەلەن کەسێکە تۆزی وشی عەرەبیۆمانی لە زمانێکا بەکە پێوە موسەقەفە موسەقەف و ناموسەقەوەتی دوای ماوەی لێک تێناگەن تەواو هەلێک تێناگەن ئەو نازانێ ئەڵێس چی وشەکان ینی بڵێن تۆزێ هی نەبێ ینی بڵێن لێک دوورەکەونەوە جاوە تێکەڵکردن ینی بڵێن داتاشینی وشە بۆ زمانی کوردی گرنگێکی یەک جار زۆری هەیە بتاخۆ سنتەری کۆمان نییە بێ خۆمان دەبتەش مامۆستا هەر لەسەر ئەو بەشکردنە کە باسمان کرد تەواوی حەز ناکەم ئەم قسەیەکەم بەڵام مەجبورم بیکەم حەز ناکەی موجتەماعەکە بووە بە دوو بەشەوە حاڵی حاضر بەشێکی لە عیلمە ترسێ بەشێکی عاشقی جەهلە نایمە دوو جۆر ئاخر دووش لە جیاکەینەوە علم و تەکنۆلۆژیا کەس هیچ لەگە تەکنۆلۆژیانی هەمووشە حەزیان نێتی هەر هەمووی حەزیانە تەکنۆلۆژیایە بەڵام تەکنۆلۆژیا بەرهەمە بەرهەمی شتێکی ناوی علمە تەکنۆلۆژیا علمە بەس علمێکی زۆرێکی ترە بەڵام علمەکە لە شۆ دێ علمەکە لە سەدەمی گالیلۆوە دێ ئەم علمەی کە بڵێن ئێستا هەمانە لە سەدەمی گالیلۆوە دێ ئەم علمە پرسیار گەران بووە بە دوای پرسیارە وجودیەکان ئێستا لێرە لەناو ئەم هەموو کامێرا دانیشتووی وایە من نمونی کامێریایەن ئەم کامێرە زۆر مهمە گەلۆ یەکەم بڵێن دووربین ببین و کامێرامان هەموو یەکشتە یەکەم دووربین کێ داهێنا گایلۆ داهێنا بە گایلۆ سەری کوێ کرد سەری مانگی کرد و دوایەوە مانگەکان هینی دۆزیەوە ئێستا سەیری ئەم تلسکۆپ و کامێرانە بێنێسە چی بەسەر هاتووە گەیۆ بەمە بەڵام بۆ وای لێ هاو یعنی مەسەلەن تۆ تماشاکە کامێرای ئێستا مەسەلەن کامێرای ئێستا ساڵی 1950 زۆریان فەرقە لەکوێوە ئەمە دروست بوو بەس هەردوویان یەک ڕسمەکان ئەنی ڕسمێک کە تۆ ئەسەکان ئەم کامێرە پێمانە ئەم بەم کامێرانەی کەینوە ڕسمێکە بەسەنە بە کامێرە 1950گەن ڕسمە ئەم ڕازە کوالیتی بەرزترە دیقەی کوالیتیەکەی بەس بەسەر من خەڵکی عادی و ڕسمیان بۆچی هەر ڕسمیانەوێت وانە تا زۆر کوالیتیش هەموو مهم نەبێ تۆ خۆت بی تەواوە وانە بەڵام لەکوێ ئێمە دیقەی بەرزمانەوێ دیقەی بەرزمان لە ئاسمانەوێ یان لەناو ماداوێ لە خوارخوارەوە بۆ دیتایلەکان وردەکاریەکان بزانین کاتێککە سەیری ئەستێرەیەکی دوورەکەی بە دووربینێ دیقە ئەو دووربینە بەرزبێت زۆر گرنگە ئەو دیقە هینە چی پێدا زانیاری زیاترت بۆ هێنێ ئەوەیە کە هەوڵ دراوە بڵێن بەردەوام کامێرا پێش بخرێ کامێرا پێش بخرێ و ئەو کامێرا پێشخسترا ئێستەکانێ بۆ بەمەوە کە ئێستەکانێ ئەم هینە وێنە بەرزانش لێرا دروستە بێ بەس سەرچاوەکەی کوێیە سەرچاوەکەی گەڕان بۆ لەناو ئاسمانە بەدوێ چیا گەڕاون بەدوای سەرچاوی گەردوونە گەڕاون ئەمە علمە یا بڕۆ بەرە بۆ ناو سەرچاوی ژیان ینی مەسەلەن سەرچاوی ژیان ینی مەسەلەن جیاوازیکردن لە نێوان مادەیەکی زیندوو نازیندوو ئەماش بچێتە لە خوارە بچێتە ناو وردەکاری و دیتایلەوە بچێتە ناو لە ژیانیشتە گەورەکانی ناوشتانی ژیانیشتە وردەکانایە ئێتو لەرە میکرۆسکۆپە پەرە پێداوە وانە بەس تۆ لەویا بە توێ ئەوە گەڕێ میکرۆسۆپ بەدوای ئەو شتە وردان یان بەشەکە ئەو شتانەی کە لەویا دروستە بێت دێتەوە ژیانی خۆت بەس ئامانج چی بووە ئامانجی زانستکار ئامانجی گالیلۆ ئەمانە دروستکردنی ئەم کامێرا نەبوو بۆ دوێمە دروستکردنی چی بوو دۆزینەوەی بڵێن سەرچاوی گەردوون بوو بۆچی لێرەین ینی بڵێن علم بەدوێ ئەو شتانە ئاگەڕێ بەدوێ دوو پرسیاری سەرەکی ئاگەڕێ سەرچاوی ژێر سەرچاوی گەردوون علمەوەیە بەڵام ئەمە تۆ بۆ تاقی بەس علم یەک گرنگێکی هێوشتە لەگەڵ فەرسەفەکەی ئەوەیە ئەبێ ئەو شتانەی کە بیری دەکەیتەوە تاقیکەیتەوە
لەگە سروش تا بگونجێ ئەچیت هەموو شتێک قبول نییە ئەچیت ئەو شتێ لە تۆ لە مێشکی تۆ قبوڵە کە لەگەڵ و حقیقەتە ئاگونجێ لەگەڵ جیهانی هینا ئاگونجێ ئەوەیە کە لێرەوە بۆ تاقیکردنەوە تۆ تەکنۆلۆژیا پەرەی پێدەی پەرەی پێدەی و لێرەوەیە تەکنۆلۆژیا پەرەی سند و ژیانی خەڵکی گۆڕیوە بەڵام لە هینەکە هەر ئەترسن لە پرسیارە سەرچیەکان هەر ئەترسن ئەوەیە کە تۆ مەسەلەن ئێستاکانێ ئەبینی لە وڵاتانی وڵاتانە بە تایبەت کە معریفەکانی تری بەشەری زاڵن چەند معریفەی بەشەریمانەیە بۆ دۆزنی پرسیارەکانی کدوم گۆرترین پرسیاری وجودیە بۆ لێرەی ئاین یەکێ لە معریفە بەشەریەکانە ئاین معریفەیە بەڵام معریفەیەکی جۆرە تۆزە جیاوازە زۆرتر هێما و سمبول و میتافور و چیرۆک و ئەم جۆرە شتانەیە بەڵام مێشی زۆر کەس تێرەکە ئەنی جۆی پرسیارەکانی یادەوە بە تایبەت گەیشترین پرسیاری بۆ چارەسەرەکە بۆ هەموو کەسێک نا بە زۆربەی چارەسەرەکەویش مەرگ گەوتنی پرسیارە مەسەب چارەسەریەک ڕانەکەم ئاسوودەیەکە لەشاری بیشی ترسێنێ بەس بە هەر حاڵ ئێنی بڵێن وەڵامێکی پێیە بووی ئەوەیە کە بڵێن ئەو کۆمەلگایانە کە معرفەیەکی معرفەیەکی تی بەشەری هونەرە هونەر شتێکی زۆر ئەو شێ بە دوای ئەو پرسیارە ناگەڕێ ئەو پرسیارە وجودێکە ئاگەڕێ بەڵام ئەو بە شێوازێکی تر شێوازێکی تری چۆنە ئەو دێ ئەخۆڵقێنێ هونەر ئەخۆڵقێنێ پەیکەرە بۆ دروستەکە گۆرانی بۆ دروستەکە بەڵام تۆ تماشاکە من بۆ نمونە بۆ بێنمەوە ئێمە لە زمانی کوردیە بە سۆنگ وڵین گۆرانی هینێکشمانەیە بەشێ لە گەلی کوردنەوەیان گۆرانە گۆرانی ئەنی بە شێوازی هەستەکەی ئەمە ئەم ئینانە بەسێتەوە بۆەوە وەل هەمە کاتیشە لە بیرە بێ هەتا ساڵانی 50کان و 60کانیش گۆرانی لە لای کورد حرام و کورد گۆرانی ناوت بەدەگمان زۆرتر ئەوانش کە گۆرانیانەوە لە مشتەوەی کوردیا کورد نەبوون کوردی هین نەبوون کوردی موسڵمان نەبوون جوو بوون زۆربەر جوو بوون بە تایبەتەوانی پێشەوە کورد هەست ببوونی خۆی بکە هەنی مەسەلەن چاوشەکان ئەوانە هەمووی جوو بوون ینی ئەوانە گۆرانیانەوە ینی موسڵمان پێی عیب بوو ینی پێی حرام بوو پێی گوناح بوو گۆرانی بڵێ بۆ چونکە ئەم گۆرانیانە سرودە ئاینیەکانی مەسەبەکەی پێشترێتی ئەم گۆرانیانە هەناوی گۆرانیە کورد پێشەوە موسڵمانی گۆران بووە ئەمە سرودە ئاینیەکانی مەسەبەکەی پێشترێتی و ئێستاکانە مەسەن لە لای یارسانەکانە کاکەیەکان ئەو گۆرانیانە هەر سرودی ئاینین یعنی مەسەڵەن بۆ نمونە وەرەی حەسەن زیرەکەی ئەڵێ یا سوڵتان هاوار وەڕێک سرودی ئاینیە ماڵ بە بەرزەوە یا سوڵتان هاوار ماڵ بە ئەو سوڵتانە و سوڵتان ساقە لە هەورامانە ینی ئامە ینی بڵێن هونەر یەکێکی ترە لە هینەکان یەک بە شێوازی خۆی یەکی تر لە معریفەکانی بەشەری یەکی فەلسەفەیە فەلسەفەش معریفێکی گەوری بەشەریە بەس فەلسەفەش هەر پرسیار وەڵاماتەوە علم لە دڵی فەلسەفە دێتە دەرەوە ئەم هینانەیە ئەوانەی کە بەرحاڵ هەر هین ئێمە بڵێن لە مجتەمەعی بەشەریە کۆمەڵە خەڵک هەر یەکەی بە یەکێ لەم معریفانەوە مەشغوڵە زۆربەی خەڵک لە ئەمریکا و لە ئاسیای ناوەڕاست دەڵێم ئاسیای شەرقی دوورنە ئاسی چاینە و ئەمانە ئاسیای ناوەڕاست دەڵێم معریفەی ئاینی زۆر زاڵە لە ئەمریکای شەوایان لە ئەوروپا بەعکسەوە لە ئەوروپا ئەو دوو معریفەی ترە زاڵە فەلسەفە و زانست لە ئەوروپا ئەو دوانە ساڵن دا ئەوەیە کە مەسەلەن ئیتر تۆ لە ئەوەیە کە مەسەلەن تماشاکەی لە وڵاتە ئەوروپا لە وڵاتە هەرە گەورەکانە مەسەلەن تماشاکەی فەرەنسا هەموو عیلمەکەی هەیە بۆمبە ئاتۆمیەکەیشی هەیە ئەمریکا هەموو عیلمەکەی هەیە بۆمبە ئاتۆمیەکەیشی هەیە بەڵام ئێران علمەکەی نییە بۆمبە ئاتۆمیەکەی هەیە دەگەی چۆنە ئەنی ئەساسەکەی ناوێ گەورەترین توێژینەوەکان زۆرترین توێژینەوەکان لە ناسا کرێ یا لە ئەو هینی
ئەوەی کە ئوروپایە ناوی ئیسایەکی ئەوشار جۆگ ناساوایە زۆرترین بودجێ ئەلمی بۆ ناوچانە تەرخانەکرێ ئەو ناوچانە ڕاستەخۆ لە ژیانی خەڵکی تاسیرێکی نییە توێژینەوەی فەزاییە بەڵام تۆ لە وڵاتەکانی خۆتا گەورەترین توێژ پارە مەسەلەن لە وڵاتێکی وەکو ئێران یا تورکیە یان ئەتا عەرەبستانیش بۆچی تەرخانەکرێ بۆ گەڕان بە دوای ڕێگەی کە بۆمبینەوەی دروست بکەی بۆ ئەوە چی ئەو کەسانە کە لەسەر دەسەڵاتن بێنە ئەنی ئامێ فەرقەکە مامۆستا مەبەستی ئەساسی من کە وتم کۆمەڵگە بووە بە دوو بەشەوە ڕاستیت پێ بڵم سەرچاوەکەی لە چیەوە هات کە هەردوو لە ڕووی ئێستا مۆبایلەکانمان دەرێنین ڤیدیۆیەکە بینین شتێکە بینین ئەمە عەزێتت نایات کە ڤیدیۆیەکی حەز ناکەم بۆ زمانە بڵم ڤیدیۆیەکی بێمانە ئەبینی بە ملیۆنان بینەری هەیە بەڵام لەلایەکەوە کە دانیشی لە بەرامبەر ئەوە شتێکی تر ئەبینیت کە جوانە عیلمیە گەیاندنی پەیامێکی جوانە کۆمەڵە بینەرێکی مەحدودی هەیە ئەمە کۆمەڵگی نەکردووە بە دوو بەشەوە ئەوە ڕۆڵی نییە ئەوە ناوگرین نییە چۆنی گزان چۆنە هەر بەهای هەبێ وزەی بۆ سەرفەکە هەیە بێ وزابە ئەنە تۆ شتی علمی کە فێری بی بەهادارە بە ئاسانی فێری نابی بەڵام نوکتە کە هیچ بەهایەکی نیە زۆر بە ئاسانی فێری فەرقەکە ئەوەیە کە وزەی بێ بۆ سەرفکەی هیچ شتێکە بەهای هەبێ ئەرزشی بێ ئاسان نییە بەدەستێنانی ئەوەیە کە تۆ ڤیدیۆیەکی علمی خوێنەری کەمە بینەری کەمە بەڵام تۆ مەسەلەن ڤیدیۆیەکی جەفەنگ یان هین کە پێشتر پەیوەندی بە هینەوە هەیە بۆ وایە کە هەنێ وزە لە مێشتە ئازادکە هین ئەمە ئاساییە نا من مەستم شتێکی ترە کە مەسەلەن تۆ لە مجتەماکە کابێ بە دووکە وەک دووکەرت بوون نییە مجتەماکە کابێ بە دووکەرتەوە لەویایە کە مەسەلەن بالفەرز تۆ زانکۆت هەیە مزگەوتت هەیە باشە زانکۆت هەیە مزگەوتت هەیە ئاساییە زانکۆ بەرهەمی مۆدەرنیتەیە مزگەوت ئەم بەرهەمی مۆدەرنیتەوە بەرهەمی کوێیە علمە مزگەوت بەرهەمی کوێیە بەرهەمی ئاینە وایە بەڵام کە تۆ دێنی مەسەلەن زانکۆ دروستەکەیت مەشاکل لە هەموو کاتی خۆی لە ئوروپا زانکۆکان لە پاڵ کلیساکانە دروستکران یعنی کلیسەکان بوو باشاکە حوجرەکان بوون بە زانکۆ حوجرەکان بوون بە زانکۆ بەڵام لە وڵاتانی موسڵمانان نا حوجرەکان نەبوون بە زانکۆ زانکۆکان دروستکران بەس حوجرەکان هاتنە ناوی کۆلێجی شەریعەیان جا دروست کرد وتماشاکە تۆ مەلابینی ناوی دکتۆرە نابێ بۆی نابێت ئاساییە بە نابێ ناگونجی ئەو معریفەیەکی ترا ئەمەی معریفەیەکی ترا تێگە چۆنە ئەکرێ مەسەلەن لێکۆڵینەوەی ئاینی لێکۆڵینەوەی هەتا تەنانە هەر لە بوارەکان تریشە تۆ نابێت دکتۆر بیانی مەسەلەن دکتۆر مانای پزیشکە کە دکتۆران دکتۆرمانێ پزیشک بەس یەتر ئێستا بڵێن لە بوارەکانی ترە شتێکمانەیە بەناوی دکتۆر ئەو فلاسفی دکتۆر ئەو فلاسفیمان هەیە باشە بەس ئاخر ئاین خۆ دکتۆر فلاسفی نییە نموناڵم ئاین دکتۆر فەلسفەیتیان نیە ئەوە لێرە چکەتەوانە تۆ بە دکتۆر فلاسفی کە تێزەکەت لەسەر ئاین تێزێکی ڕەخنەگرانە بێ ئەو جارەبێ بە دکتۆر فلاسفی ڕەخنەگرانە بێ لە چی لەو بابەتە لە ئاین کە تۆ دکتۆرای لێ وەرەگری بەس ئەغڵب وان نییە ئەغڵب بۆ شێوازە نییە نەکرد بوو شێوازە هەروان نییە یعنی مەسەلەن تۆ لە معریفەی ئاینی معریفەی مزگەوت جیاوازە پەرستشە پەرستنە یعنی ئەگەر ئەوە لێکردەوە ئیتر نابێ بە ئاین ماری ئەو باشە ئەو بەشە لە معریفە زۆر گرینگە زۆر گرینگە چونکە ناڵێم جوابی هین بۆ ئەداتەوە مەرگ بۆ ئەداتەوە کەسێکی وەکو هاوکینگ کە مەسەلەن کەسێکە کە بەتەواوی باوەڕی بەوە هەبوو کە گردون لە هیچەوە دروست بوو خوا هیچ ڕۆڵێکی خوای شەبێ هیچ ڕۆڵێکی دروستبوونی گردونیان نییە ئەمە قسێ بەس چێژی بگەنین لە بینی خۆیان بڵێن کاتێکە ئەیبەن بۆ کاتێکە ئەمرێ کچەکەی و تەنانەت مناڵەکانی ئەیبەن بۆ کلیسا ئەڵە خۆی حەزی لێبوو قسەی وارە ئەلە خۆی حەزی لێبوو کە لەو کلیساوە لەو شوێنەوە ینی بڵێن برێ بۆ قابلستان
ئەمە کچەکەی نووسیوێتی لە هینەکە لەو لە دەشتەکانی خۆی نووسیوێتی ینی ئاوایە ینی مەسەلەن تۆ هین بڵێن مەسمێ مەذهب کاتێکە لەگەڵ شتانە تێکەڵیەکەی ئیتر معریفە بوونی خۆی لەدەستە ئەو حاڵەتە معریفە بوونی خۆی کە بریتە لە چی بریتە لە وەڵامدانەوەی مەرگ ئاسوودەکردنی خەڵک بۆ لە قرستنی پرسیارەکان کە مەرگە لەیەکێ لە قرستنی پرسیارەکان ئاسوودەیانەکە ئەوی دەسەدا کەسێنە فەرچۆ دەسە مامۆستا بەرەبەرە بەرەو کۆتایی ڕوین حەزەکەم بزانم گەورەترین ترسی تۆ چییە لە ژیانە؟ وەڵا قەت بیرم لە ترس نەکردوێتەوە بەس باوکم گەورەترین کێشەیەوە بوو تەمەنی زۆر بەرز بووەوە هیچی بۆ ناخوێنرایەوە تەوێونە زەعیف بوو بە 3 زەڕەبینیش نییە خوێندەوە ئێتر نەیەویست حەزی لە قسە بوو نەیەویست عەقڵی لە جێی خۆی بوو بەس ئینپوت و ئەوتپوتەکان باش ناهاتن پێگەشون ئەنی ئەوە شاتێک بڕۆنگردین ترسی منەوە بێ ڕۆژێ ناتوانم شت فێر بم ئەنی شت بخوێنمەوە شت فێر بم جوگایسەکانە ژیانم هەر لەسەرەوە ئاڕوە ئەنی هەر بەڕاستیەکە من ڕۆژێ نەخوێنمەوە چی بکەم نازانم چی بکەم نازانم ئەچمە دەرەوە مامۆستا بابی کەم بە دوا پرسیار هیچ گۆرانیەکەیە تا ئاخیر و عەمەر حەزکەی گوێ لێگریتەوە نا مەسەلەن بڵێن هەر گۆرانیە بە مناسبەت ینی مەسەلەن گرینگە بەلامەوە مەسەلەن ئەو شعرەکەی نالی هەیە کە باسی سلێمانیەکە و عەدنان کەریم قوربانی تۆزی ڕێگەتن ئەیبادی خۆشمرور ئەو ماوەیە زۆر بۆ گرتم تایبەت پێشەوە بێم بۆ سلێمانی 2002 یا مەسەلەن ئەو وەختەکانی هەر کام لەو گۆرانیانە یا مەسەلەن گۆرانێکی محەممەدی ماملێ هەیە بە زۆر فڕوخسار ماوەی و گۆرانیە یا مەسەلەن هەنێ گۆرانی هەیە لەسەر بەهار و ئەم زۆرەشتانە ئەم گۆرانی هەرکی بەهینێکی تایبەتەوە ئەو گۆرانیە بڵێم من زۆر حەزم لێی بێ ما زۆر حەزم لە گۆرانیەکانی ئاباسی کاگاباسی کەمەندی بوو بەس ئێستا حەزم لێی نییە هەستەکەم چونکە هەستەکەم نەرگسیەتی زۆرتیە کوڕزانەوەی زۆرتیە ینی کاگاباز زۆر هین بووە نەرگس نەبووە قوربانی بووە ینی نەک بە شعرەکانە ئەو شعرانە شعری ینی بڵێن زۆر پاڕانەوەی لە نێرگسێ ماڵە هەژاری نێرگس لە ناخی ئەو کاک عەباسا هەیە ئەو نێرگسە مردنیە خێزانەکەی بها نێرگسێکە کە نەوەنە ناتبێتە ناو ژیاریشیەوە ئەو نێرگسی لەگەڵا هەبوو ئەو نێرگسە لە شعرەکانی زۆر دەورەیە جاوەیە کە زۆر جایسکانە مەسا ئەوانە زۆر زۆر حەزم لە شعری گۆرانی وەسفیە ینی مەسەلەن تۆ مەسەلەن ئەو گۆرانیانەکە وەسفی هینەکە ینی ئەوەنی هاوسەنگیتیایە هاوسەنگیتیایە کام گۆرانیە بۆ تۆ وتراوە بە تایبەت هەستەکەی بۆ تۆ وترا ئەم گۆرانی بێژە دانیشتووە لەگەڵ شاعیر و ئاوازدانەرەکە ئەم گۆرانیان تایبەت بۆ تۆ دروست کردووە ڕاحیی بۆ من نەوتراوە هیچیان بۆ من نەوتراوە بەس گۆرانیەکی نەجمەی و غوڵامی هەیە ئەی بەژن ڕێک ئەی بەژن ڕێک لەنجە جوان ئەو گۆرانیە هەستەکە نەک بۆ من وتراوە من هەستەکەم بۆ کەسێ من بۆ کەس ئەوم بۆ هەنە کەس وتووە ئەو گۆرانی و هەستەکەی بۆ کەسی وتووە مامۆستا لە بەرەبەری کۆتایی وەرنامەکانە خەریکە شتەکان کەشفەکەی هەستەکەم و گۆرانیە من وتووە بۆ هەنێ ناڵم حەزم لێ مەسەلەن من ئەو گۆرانیم وتای بۆ هەنێ کەس هەنێک کەس زۆر کەس دەست خۆش مامۆستا زۆر زۆر لە کاتمان گرتی زۆر سوودمان لێبینی زۆر خۆشحاڵ بووین بە ئامادەبوونە لێرە ئینشاءالله بەرنامەیەکی ترمانە بێت ئەم جارە زیاتر ئەچنە ناو بابەتی فیزیایی و زانستیەوە کە بە تامەزرۆییەوە چاوەڕێم بزانم دانیشتین گفتوگویەکی خۆش لە بارەوە بکەین و
شتی زۆر زۆر زیاتر فێر بم لە بەڕێستەوە ئەچیدم بینەرانیش بە هەمان شوی من سوودێکی باشیان بین هیوادارم هەر لەش ساخ و تەندروست باشوی. بینەرانی ئازیز زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی کە بە ئێمەتان نا، زۆر سپاس کە تاوەکو ێستا بینەری ئێمە بوون. بمێنن بەخێر تاوەکو ئەڵلقەیەکی تر لەگەڵ مامۆستا حسێن ڕابی. بەخوای گەورەتان ئەسپێرم هەر شاد بن.